نەخۆشی شەکرە و کاریگەری لەسەر جومگەکان. وەک هەمومان ئەزانین نەخۆشی شەکرە نەخۆشیێکی زۆر باوە و کاریگەری هەیە لەسەر هەموو جەستەدا. با بزانین کاریگەریەکانی چییە لەسەر جومگەکان. جوڵەی جومگەکان سنووردارەکات، دەبێتە هۆی لەدەستدانی نەرمی ئاسایی جومگەکان، نیشانەکانی بریتین لە ڕەقبوونی جومگەکان بە تایبەتی لە پەنجەکان و نەخۆشەکە کێشەیە بێ لە جوڵەوردەکانی پەنجە. دووەمیان فرۆزن شۆڵدەر یان هەوکردنی کەپسولەی شان دەبێتە هۆی ئازار و ڕەقبوون و سنوورداربوونی جوڵەی شانەکان. سێیەم دانە پەنجەی تریگەر حالەتێکی ئازاربەخشە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ڕیشاڵەکانی پەنجەکان. نەخۆشەکە ناتوانێت بە تەواوەتی پەنجەکانی بکاتەوە یان کە ئەو کاتێ ئیکاتەوە ئەبێتە هۆی دروستبوونی کلیک لە پەنجەکاندا. چوارەمیان دوو پیتراین کۆنتراکچەر کە ئەبێتە گرژبوونی پەنجەکان بەرەو ناو لە نەخۆشەکە ناتوانێت بە تەواوەتی پەنجەکانی بکاتەوە بە تایبەت پەنجەی ئەبقە و پەنجەی بچووکەک. پێنجەمیان نەخۆشی تونێڵی دەست یان کارپەل تەنەڵ ساندرۆم. نەخۆشەکە لێرە هەست بە سڕبوونی پەنجەکانی ئەکا بە تایبەتی لە شەواندا. طبعاً ئەم حاڵەتانە لەو کەسانە ڕوو ئەدا کە نەخۆشی شەکرەیان هەیە بۆ ماوەیەکی درێژخایەن یان ئەوانەیش نەخۆشی شەکرەکەیان کۆنتڕۆڵ نییە یان تەمەنیان گەورەیە یانیش ئەوانەی کەوا نەخۆشی تریان هەیە جگە لە نەخۆشی شەکرە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.